هونەرمەند جێگری میدیا حسێن کە ئێستا بەسەردانێک لە وڵاتی بەریتانیا لە شاری لەندەنە. هاوکارمان توانە بە دەرفەتی زانیوە کە چاوپێکەوتنێک لەگەڵ جێگری میدیا حسێن بکات و باسێک لە کار و پرۆژەکانی خۆی بکات و باسێک لە نوێترین بەرهەمی خۆی بکات، باسێک لەو بکات کە پلانی چییە بۆ کاری هونەری و کەی بگەڕێتەوە. هەموو ئەمانی لەگەڵا باس کردووە توانە ئەوەی کە زۆر گرنگە. جێگری میدیا حسێن ئەڵێت کورسات هەمیشە لای هەمومان یەکەمین بووە و بە یەکەمیش ئەمێنێتەوە. فەرموون بە پێکەوە بینەری ئەم چاوپێکەوتنە بین. بەڵێ من ئێستا لە شاری لەندەنم، دیارە هونەرمەند جێگر میدیا ماوەی چەند ڕۆژە کاتەوە بۆ شاری لەندەن بە مەبەستی ئەنجامدانی چەند کارێکی هونەری لە شانشین یەکگرتوو لە وڵاتی بەریتانیا. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا چەنە هەنگێکی ئەنجامدا، بڕیارە لە چەند ڕۆژیدا توشدا چەنە هەنگێکی تر ئەنجامدا. ئێستا خۆی لەگەڵمدا دەمەوێت چەند گفتوگۆیەکی کورت بکەین لەو بارەیەوە. کاک جێگر سڵاوت لێبێ. سوپاس. باشیت جگەلەوەی کە چەنە هەنگێکت ئەنجامدا لەم چەند ڕۆژەی ڕابردوودا، بەرنامە و پلانی تۆ چێ زوو دەیت بۆ بەریتانیا. سپاس، دەستخۆشی لە کورسات دەکەم. هەمیشە کورسات شاشەیەکی جوان و ڕازاوە و دەرەجەیەکی کوردستانە، سافخەی سەرجەم کارمەندانچیان ماچەکەم. بەڕاستەکەی بۆ سەردان هاتووم بۆ لەندەن بۆم بەریتانیا. کۆمەڵی ئاهەنگی ژە بوو، دوانیمان کردووە و دانێشی ما و دوای ئێرەژش ماوە بەرەو بۆ ئاهەنگانی سەری ساڵ ئینشەڵڵا. زیاتر ئەوەی کەم بیزانم دەیت بۆ بەریتانیا ئەوگەوەی کە بچی بە وڵاتە ئەوروپیەکان، ئەوە لای تۆ ئەوە دەگەێنە کە لای تۆ بەریتانیا زیاتر پەسەندە یاخودچی؟ لەندەن شارێکی زۆر تایبەتە لای من، یعنی زۆر حەزم لێتی هەر لە مناڵی شۆینێکمە بۆ بووی و جا هاوڕێ و برای عەزیز خۆشویستیشم لێرە هەیە تر سەردانیاوانەکەم و خۆشە بەلا بۆ لەندەن. ئەو کارە هونەریانەی تر کە بەنیازی لە ڕۆژانی داهاتوودا ئەنجامی بدەی، ئەو پلانانەی دادناوە چین گەر بۆمان باس بکە. وەڵا ئاهەنگێکمان ماوە لە شاری بێرمینگهام، تر ئەمەنەیە لە بابلین لە یوکێ لە بەریتانیا. دوای ئەوە چەنانیشی کەم هەیە لە هۆڵندا، لە ئەڵمانیا، لە ستۆکۆڵم، لە ئۆسلۆ، پێشانی کەماوە. سەری ساڵیش لە ئەوروپا ناگەڕێمە کوردستان. ئەم سەری ساڵەتم با جیاواز بێت، تۆزێ خۆشەویست بین لێوێ. جیاوازی ئاهەنگەکانی ئەوروپا و بەریتانیا بەگشتی لەگەڵ کوردستان بۆ تۆ چییە؟ وەڵا هەردووشین بەلاوە خۆشترە. ئەمە ئێرە کوردی ئێرە زیاتر ماندووترن، هیلاکترن، تا مەزوری ئاهەنگم بێنە ئاهەنگەکانەوانەیە. لای خۆمان زیاتر لە بەرچاوە، ینی نۆرماڵترە، بەس بۆ ئێرە بۆ کوردەکان پێیان خۆشەکە ئیرانکەین لێرن. لە باسی هونەری بینە دەرەوە کەمێک پێشە سال لە یاری بووی، یاری نێوان چەلسی و یەکێک لایەنەکەم ئەیڤەرتۆن. هەر بۆ خۆشی چوویان هاندەرێکی چەلسی یان یەکێک لەمیانە؟ من تۆزێ فرقە زۆرە گۆڕم بە حکمی ئەوەی کە یاریزانی بەرازیلی لەکوێ بێت سەرڕمەکانشمە جمهوری ئەوانم. چێلسی یەک دوو بەرازیلی باژاری لەکە، هەر لە لەندەنیشە، ئیتر وارێکە و چوومە سەریایەکە و بردیشمانەوانەیە. بۆ داهاتوو بەرنامە و پرۆژەی هونەری چیە؟ هیچ پرۆژەیەکی تایبەتت بەدەستەوە لە کاری؟ بە دڵنیاییەوە من لێرەوە ڕایگەم لە کورساتەوە، من بە بەردەوامی کاری تایبەتم، ینی ساڵانە ئەگەر هەر نەبێت سێ چوار بەرهەم مەبێت، کلیپ مەبێت، بە بەردەوامی گۆرانی نوێ لە دانیشتەکانە بڵاوەکەمەوانەیە. بۆیە بۆ ئەم ساڵیش کاری زۆر تایبەت و ناوازم ئامادەیە. بۆ یەکەم جار گۆرانیشی سۆرانی و بادینی میکس کردووە، گۆرانیی فۆکلۆری بادینانە. ئەمە تازەترین کارمە بێ ئیشەڵا، خی گەۆ ڕێچخە ئیشەڵا لە بەهارا ڕێکۆردێکم بە کلی بڵاویەکەمەوانێ. هیچ بەرنامەیەکی تازت بەدەستەوە لەگەڵ باوکت هونەرمەند میدیا حسێن کە بەیەکەوە ئەنجامی بدەن؟ وەڵا شتێکی وان نییە، بەڵام یەک دوو گۆرانی دوێت حازرە لەگەڵ کۆمەڵی هونەرمەندا. یەک لە کارەکان ئەو هۆنراوەکەی بۆ نووسیەوە، معنی سەقاڵی ئەوەی نەستا هۆنراویشی بۆ تازی بۆ داناوم بۆ گۆرانێکی دوێتە لەگەڵ بەڕێزەکەیان. لە ماڵەکەیەوەدا وابزانام زۆری نەتان هونەرمەندن لە بواری هونەردا کار دەکەن، ئەمە چی لای تۆ دەگەیەنێت؟ طبعا شتێکی خۆشە ئایلێکی هونەری بیت و براکانم هەموو ژەنیارن زۆربەی زۆریان و خۆم گۆرانی بێژم و خۆمە ژەنیارم و خۆشە کە شواغی خۆشە، ینی بێتاقەت نابیت، کی بێتاقەت بووی ئالەتی دەرەقی گۆرانی. لەندەن کە ئێستا ئێمە لە لەندەنین، سلێمانی ژۆ شارەیە کە تۆ یاد و یادگاری زۆر تێیدا هەیە و لەوێ گەورە بوویت.
جیاوازی ئەم دوو شارە بۆ تۆ چییە؟ وڵات جیاوازی چییە؟ مەسەلەن من خۆمە لە سلێمانی دانیشم لە 2015 بێکجاری گەڕامەتەوە 11 ساڵە. بەڵام کە زۆرتیا ئەمێنمەوە تااقەت مەچێت یعنی دووسێ مانگەی ترکە ئەخایەنێت هەر لە سلێمانی یانەشمە هەولێر جەوێ گۆڕمە هەولێرشم بێخۆشە زۆر شارێکی جوانە مەجبور و سەفەرەکەم. جیاوازیەکارەوەی من لەوێ لە دایک بووم ئێرەشم بێخۆشە بەڕاستی. بیزات لەندەن بەریتانیا وڵاتێکی با بڵین قەرەباڵغ و بێتاقەت نابی هاوڕێ زۆرە مەطعەمی زۆرە و ینی لەوانێت جەنابێ چوو بیتە ئەو بەرەوە با بڵین ئەڵمانیامانە ئەو گەرمەگوڕی پێوە نییە بۆیە ئەمێرە بێتاقەت نابم. کاک لازمیژە لێرە جاوزار سەردانی یەکەم تر. دەستەکان خۆش ببوویرە؟ کاژەکە سەپۆرت هەر لایەنم کا و لایەنە فەشە لێرێ ئەم قسێ ینی زی سەپۆرت چێلسی بووم دوو گۆڵمان کردووە جەمهوری هەرچێمی باتەوە خەم نەبێتەوە. کورسات لە ڕابردوودا تاوەکو ئێستا هەمیشە پاڵ پشتێکی گەورەی هونەرمەندان بووە. بەرەو ساڵیادی دامەزرانی کورسات هەنگاو دەنێن لە ساڵی تازەدا. تۆ چی پامێکتەیە بۆ کورسات بۆ بینەرانی کورسات بۆم بۆنەوە؟ من ئەمێ شتێ بەڵێ من وەکو خۆم بەڕسمیەن یعنی ئەو گلی ناکەم بەس تا ئێستا باوەڕکە گۆرانی یەکەم چەند ساڵە گۆرانی بێژم لە کورسات دانەبەزیەوە بەنامەکەم بۆ نەکراوە. بەڵام کورسات ئەمێ ئەوە بە هەوادارانی بڵێم تاکە کەناڵە لە هەموو کوردستانە تاکە کەناڵە کە سقڵ و قورسایی و ڕێز و کەلتور و هوەری پاراستووە. یعنی ئەو شتێک کە کورسات جیاواز جێ ئەکاتەوە لەسەر جەم کەناڵەکانیکە کەناڵی کورسات ئێشێک سەڵ لەسەر شایانی شاشەکە نەبێ نیشان نایرێ بۆیە دایم دەستخۆشیان لێ یەکەم. من هیچ ساڵیشان لێ یەکەم هی ساڵی نوێ هی دامەزانی کەناڵەکەشان لێ یەکەم بە هیوام بەو گەورەیە بمێنێتە کورسات ئینشەڵڵا. عزیزی من هیچم نەماوەگەر تۆ قسەی تایبەتت مابێت. سەری ساڵیش پیرۆز بێ لێرەوە لە هەموو گەلی کورد لە هەر شوێنێکی دنیا هەن پیرۆزبایان لێ یەکەم و ئینشەڵڵا کوردستانیش خۆشترە بێت و ئاوایانترە بێت و باشترە بێ ئینشەڵڵا. سپاس مادەم کردی دەست خۆش بێت سپاس. بەڵەوەی کە جۆبیستی بوون وتەکانی هونەرمەند جێگر میدیا حوسێن بوو کە ئێستا لە شاری لەندەنەوە گاماژەم پێکرد بە مەبەستیان جامدانی چەند کارێکی هونەری لە شارەکانی بەریتانیا. سوپاس بۆ هاوکارمان توانا لە وڵاتی بەریتانیا کە هەمیشە کورساتی لەبیرە و هەر میوانێکی بێتە بەردەست کە میوانێکی ئەدەبی و ڕۆشنبیران هونەرمەندان بێت کورساتی لەبیرە و کە ڕاستەخۆ چاوپێکەوتنیان لەگەڵاکات و بە دەرفەت ێزانێت کە مایکی کورسات و بەرنامەی کورسات مەگەزین بخاتە بەردەمی هونەرمەندان. سوپاس بۆ جێگری میدیا حوسێنیش کە بە شێوەیەکی زۆر جوان تایبەت باسی کورساتی کرد باسی مایکی کورسات و شاشی کورساتی کرد. هەمیشە هونەرمەندان کورسات هەڵەبژێرن و کورسات بە یەکەمین ئەزان و بە شاشەی دایک دانرا و بە شاشەی دایک دادەنرێت.